شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی؟ دانیشتم مەخمورە ئێستا لە ماولێر دادەنیشم لەبەرەوەی عەزم لە حکومەکەی حکومی عێراقی نییە، نامەوێت ئەم حکومی عێراقیم لەگە بکرێ. خۆم کوردم و عەزم لە کوردیە و کوردستانیشم. خۆم شارۆچکەی مەخمورم لە مێژە زێهێشتووە، من خەڵ شاری مەخموریشم و نامەوێت هیچ لایەنێکی حزبی تر مامەڵەم لەگە بکرێ وەک حزبێکی عێراقی. من کوردم. داوا لە هەموو برای کورد دەکەم، لە هەموو سەرکردە دڵسۆزەکان دەکەم، نەک سەرکردە گەندەڵەکان، سەرکردە دڵسۆزەکان. داوانی دەکەم ئیتر دەستی یەکتری بگرن و مافی گەلی کورد بپارێزن. خەڵک توێنێتی، خەڵک برسیەتی، خەڵک داماوە، خەڵک ڕووخاوە. داوا دەکەم چیت کرد لیست و مامیست بەکارنێن ئەها فلان کەس هەستاوە لیستێکی دروست کرد بە ناوی فلان بە ناوی فلان. ئەو مهمە هەموو دەستی یەکتری بگرن، هەموو وەکو خوشک و برا بژین، چاویان لە ملەتەکەیان بێ، ملەتەکەیان برسی و هەژار نەبن. ئەوە گرنگە. هەر کەسێک دڵی داگیر بکرێت یان شێت هەبێت یان دەربەدەرە بێت. ئێمەش وەک هەموو ملەتێک داوای مافمانەیە، داوای سەربەخۆمانە، داوای هەموو شتێکەکەی. بەڵام لە ناکەوەدا کەرکووک تعریب بکرێتن، هەموو شتێک بەڵکو قبولکەین، بەڵام قبولکردنی ئەم شتانە زۆر زەحمەتە. دەبێ یەکەم جار یەک ڕێزی گەلی کوردمان بپارێزین، دواتر کەرکووک ئازاد بکەینەوە. من داوا دەکەم لە هەموو گەلی کورد، لە هەموو پارتە سیاسەکانی کوردستان پشتی یەک بگرن، وانەکەن مەسەلەن کەلن بۆ دوژمنان ئەو بکەنانی کەلن دەستخوان ناو میلەتی کوردەوە. لە هەموو شتێک بن لە بەرژەوەندی خەڵکی کوردستان. جا بۆیە داوان لێ دەکەم وانەکەن چیدێکە تعریب بکرین، چیدێکە مەسەلەن دوژمنان بە ئێمە خۆش بن و مەسەلەن ئاوەرە و دەربەدەرمان کەنەوە. بۆیە داوا دەکەم هەموو حیزبەکان یەک بگرن، پشتی یەک بگرن، بە یەکەوە جوانن، بۆ هیچ کەس دەفەرمان پێ نەبە.